بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستانم خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین لەم مانجی پیرۆزی ڕەمەزانەیە و جارێکی دیکە هاتینەوە بۆ خزمەت ئێوەی خۆشەویست. خۆشەویستانم لەسەرم کانیە لە گەڵاڵا واتە لە گوندی گەڵاڵەی منتیقی شینکایەتین ئەم ئێوارەیە بیرم لەوە کردەوتم وەڵا ئینسان ئەگەر بە ڕەژوو نەبووایە شتێکی نازدارە، ینی ئاوێکی خۆش ئینسان دڵی بۆی لێیا ڕاستەکەی تەمەناکەن ئینشاڵڵا خۆی پەروەردگار لەسەر ئەمەش پاداشمان باتەوە، چونکە ئەم ئاوە ئاوێکی زوڵاڵی خۆی پەروەردگارە، بەس تەسەور کە لە ئێستاە بۆ من حەڵاڵ نییە بیخۆمەوە، لەبەرەوە ئینسانی مسلمانە بێ بیر لەوە بکاتەوە کە حەڵاڵەکانیش لە مانجی ڕەمەزانە ئەبن بە حرام، بۆیە نابێ ئاوەکە بخۆینەوە بێ چاوەڕێ بکەینە تاکو بانجی مەغریب. خۆشەویستانم وەکو پێم وتم من ئێستا لەسەر ئەم کانیم کە پێشەوەی بگەمە گوندی گەڵاڵە، چکە ئێوارەیە لە گوندی گەڵاڵێن. گەڵاڵە دەیەکە لە دەیەکانی شار باژێر و ئەم منتیقەیە زیاتر بە شینکایەتی ناسراوە. لە دوای گەڵاڵە سەفرە، زەرون و بەرگورد و ئەبێ بە دەیەکانی ئەو بەری ئێران و واتە ڕۆژهەڵاتی کوردستان، لەم لاشەوە قامیش و دڕی و دۆڵبێشکەکانە، بەرامبەریشمان تقریبان گوندی وڵاغل و بەو دیوا گەورە دەیە. خۆشەویستان لە بەرنامەی ڕابردووە پندێکم باس کرد یاخود پندێکم هێنایەوە تەختە و پنە و قیمەچێت ڕێکەوتووە خزم و خێش. ئەوە بە کۆمەڵە کەسێک وترێک کە کەسی یەک بن خزم یەکتر بن عاجزیان بوو بێ و دوای ئاشتان بوو بێتەوە، واتە ڕێکەوتون خزم و خێش. ئەمە سەرەتای دێڕ یەکەمی هەر بۆ ڕێخستنە تەختە و پنە و قیمەکێش سێشتن کە ڕەنگە لە ئەسڵە هەر یەک بن، چونکە هەم پنە هەم قیمەکێش ئەوەی کە ئەو باسیەکە کە قەدیم لەسەر پنە کردویانە هەر لە تەختە دروست کراوە، واتە پەیوەندیان بە یەکەوە هەیە. بۆی دێڕی دووەمیش دیسان هەر هاوچێشەکە تەواوکە و پەیوەندیان بەیەکەوە هەم خزم هەم خوێش هەردووچیان یەکن. تەختە و پنە و قیمەکێش ڕێکەوتووە خزم و خێش. سوپاس بۆ کۆمپانیای دووەلفینسی کە بە درێژایی ڕەمەزان پشتیوان و یاخود سپۆنسەری بەرنامەکەمان دەکات. هیوادارم ئینشاءڵڵا بەرنامەی ئەمڕۆمان بەدڵتان بێت. فەرموون بە بچینە گەڵاڵە. باشە. تۆ ناو چییە؟ ئەمیر. کاگە میر چۆنی؟ باشم. تۆ خەڵکی گەڵاڵەیەک؟ بەڵێ. لە گەڵاڵێ دانیشید یا لە شار؟ لە شار زۆر. باشە، ئێستا چۆن هاتووی تۆ بۆ گەڵاڵێ بەم ڕەمەزانە؟ بەخۆشی. بۆ خۆشی ئافرین، زۆر باشە. گەڵاڵێ خۆشە؟ بەڵێ. زۆر باشە. مانگی چەند جارێنەوە؟ دەجار. ماشەڵڵا زۆر باشە. ئەی بازام ئەم خاتونە ناوی چییە؟ ئەسما. ئەسما خان چۆنیت؟ باشم. تۆ ماڵتان لێرەیە؟ بەڵ. واتە لە گەڵاڵێ؟ باشە. یعنی تۆ گەڵاڵەیی؟ بەڵ. بابزانم تۆ چیەکەی لێرە؟ وەڵا ئیش و کارمانەیە بزن و ماڵات و شتمانەیە. ماڵات مەبەست مانگایە؟ بەڵ نەخێ بزنەکان. بزن بەس بزنتانێ ئەیمەڕ وەڕمان نییە. بزن هارە ئەی چۆن بەخێویەکەن؟ وەڵا چ بکەین هەر بەخێوی دەکەین ناسە. باشە. شوانی هەیە؟ ئەرۆڵا. ئەی تۆ حەزت لە کاریلەیە؟ بەڵ. ئێستا کاریلەتان هەیە؟ بەڵ. کاریلەکان لەگەڵ دایکانە ڕۆن بۆ ئەو شێوەیە هەر لە ماڵەوەن؟ هەر لە ماڵەوە. باشە. کاریلە لە ماڵەوە چیەنێ؟ وەڵا ژیا و گەڵاو شتی.
زۆر باشە بازانم ئەی ئەم پیاوە ألف کاگەلەند کاگەلەند تۆ لە مەکتەبی بەڵێ لە چەندی دوو لەمانە ئێوە حوتە دووە باشە زیرەکی بەڵێ چوانەیە کا زۆر زیرەکی هەمووانەکان ئافرین بۆ تۆ چۆنە هاتووی بۆ گەڵاڵێ هەردوو خۆشی بەڵێ باشە با بچمە لە ئەو خاتونەش باشە تۆ ناوچی بوو پێشوو هێش و خان چۆنی باشم باشە هێش و خان تۆ چێکی لە گەڵاڵێ وەڵا هەر بە دانیشتی باش دایک و باوکشت لێرەیە نا ئەی لە ماڵی چیت لە ماڵی فرن ماڵە پورجی زۆر خۆشە گەر ماڵت لە شار بێ و جابێ بۆ لادێ بۆ ماڵی پور زۆر خۆشە بەڵێ تۆ ئیشی لادێ چیە زانی وەڵا هەموو شتێک دەکەم چی بۆ پورتەکەی وەڵا قاپی بۆ دەشڕم ماڵی بۆ کە دەکەمەوە ئەی حیوانیان هەیە ئەوانش نا نیانە ئەیشی لادێ چی ترەکەی ئیرانە جیاوشت بێنیت نا ناچی باشە تۆ پێم لە بەڕژوویت بەڵێ فەرین بۆ تۆ ڕۆژێم سار قورسەیان سووکە سووکە بۆ سووکە خۆشە ڕۆژی درێژی تۆ حەزەکەی ڕۆژەکە درێژ بێ بەڵێ دەیخوا لێ قوبڵ بکە یاخوا بەتەمای چیم بۆ بڵێ ئابزانام ئەتوانی شتێکم بۆ بڵێ بسم الله الرحمن الرحيم الله لا إله إلا هو الحي القيوم لا تغزو سنة ولا نوم له ما في السماوات وما في الأرض من ذا الذي يشفع عنده إلا بإذنه يعلم ما بين أيديهم وما خلفهم ولا يحيطون بشيء من حلمه إلا بما شاء وسعة الكرسي السماوات والأرض ولا يؤوده حفظهما هو العلي العظيم ئافرین بۆ تۆ ئافرین بۆ تۆ ئەی تۆ ناو چییە محمد محەممەد چۆنی باشم محەممەد تۆ کاری لەوە هەیە بەڵێ باشە خۆش دەوێ بەڵێ کاریلەکە ناوی چییە ناوی پۆشە خەزاڵە چییە خەزار خەزاڵە ئەزانی خەزاڵ چییە ئەوە خوشکتە بەڵێ ئەزانێ خەزاڵ چییە ئەوە زانێ نا نازانی وانە تۆ زانی خەزاڵ کامەیە والله باشە ئەی تۆ ناوت چییە شایستە شایستە چۆنی شایستە بە ڕۆژوویت نا بۆ ناگیرە وڵی با ڕۆژان ڕۆژێ ئەمڕۆ سەرەی ڕۆژوون نییە باشە ئەی بارزانام شایستە تۆ چی ئیشەکەکەی لە لادی وڵی مەڕۆ بزن مەڕوو بزن ڕاگررتنی قورسەیە سووکە بۆ بەنیسبەت ئێوەوە وڵی بینە ئایبی نییە باشە تۆ بەرخت خۆشترێ یا کاری لە هەردووکە هەتانە ئێستا ئێستا بەس بزنانەیە تۆ ئەزانی بزن بتۆشی نا دەی باشە ئەچی وڵەتی شەڵگرن ئافری کاک محمود جان سەلام عەلیکم ساعكم بخير سوپاس دەکەیت کاک محمود تۆ هەر لە گەڵاڵاژی بەڵێ خال لە دستانان دەڕۆینەوە بۆ شار و ئەم کاتانش دێنەوە بەڵ تاکە ئێستا لێ تا پایزێکی درەنگ لێرابی تەقیە مانجی دەرێ تۆ پێم بڵە بزانم لێرە کە دێوە بۆ گەڵاڵی لە گەڵکی مەشغوڵە بی وڵی ئێمە هەر ترش و ترێ ئەرێ وڵی من هەر ئەوە وەختی خۆشی هەرەمان بیست کە گەڵاڵە زیاتر بەتر ئەجا بە مێو بەناوبانگە وایە باش ئەم بۆچی خاکەکەی بۆ ترش باشە یا هەر شوێنەکەی وا هەڵکەوتۆ کە ترشی لێ زیاتر ترشی لێ بڕوێ فەلاعەتی گەنم و جۆی کەم لێ حاجی تەختی کەمە ئەوەی هەشە کراوە بە ڕەز و بە سماقە بەڵی پێدان سماقێمە بە ترشی مەزوعەکە ئەوەیە هەر بۆش کەوتەوە بەڕاستی باشە کەروا بێ تۆ زۆر مەشغوڵ نابی هەنی تا مانجی دە ئەوانە بۆ چێ مێنیتەوە وڵی ئێمە هەر کات خۆی سکۆ ماڵمان لێرە بووە دەمێنینەوە ئەو بینەی مەکتەبیش تاوا دەبێ منداڵ دێنەوە ئێستەکانە بەهۆی منداڵەوە پەرتەبووینەکە بەلاشیدا ڕۆژدویگەدا ترش ئەگەر خوابی دای شاڵا چەندێکت دەبێ وڵای منە خۆم ترش ترشم کەمە تەقمەلا تەنیەکەم ببێ بەڵام ترێم زۆرە بەس باشە ئەی ڕز بەخەمکردنی ئاملاندنی زۆر زەحمەت نییە
ئێستاڵم بۆ ئێستا ئێستا هەرچیان هەڵ زەحمەتە بەڵام سماقەکە بڵین ترشەکە باشترە کەلانی کەم ڕەنگە ئەی ڕشێنی لێ وازی لێ ماوەی سماقیشەڵم بەڵام ڕاست ئەگەر نەیشێلی تریەکەی بەرهەم نانێ ئەنجا بڕینی دەبێ ینی خزمەتی زیاتر دەوێت لە ترشی ڕز ئێستا لێرە ئەیچێڵن یا هەر ئێوەش دەرمانی پێک نایشێل بۆمان ناشێڵی ئەم جوتە هەممەشینە پەیدا بوون بازی دەیشێڵم بەڵام گانەماوە ئێ بە پاچیش کەس کرێکاری ناکە پێشی ناکری تۆ بۆ خۆت ڕزەکە ڕزبڕی باشی خۆم بەحساب ڕزبڕی باشم بە حسابی خۆم بێ بە حسابی هین چەند بشار ڕزەکە چەند بشارە وەڵا ساڵی وایە 16 ساڵی وایە 12 ئانی بە ئەوەن دەرێ دەمەوە کاتی کەترێ پێگا ئینشاڵڵا گەر هەبێ چۆنی دێنیتەوە بە وڵا خوشت یا شوێنەکە یان جادەمە بۆ بدووە بۆ ناو ڕزەکەی ئەی بزانام لەگەڵ ڕۆژوو ڕەمەزانە چۆنی حاڵت چۆن پێستا بە ڕۆژووی جاگە بەهای دەست پێ بکەم بەدە ماشان دەناڵە بۆمان دەگیریان پندێکی کوردی هەیە ئەڵێ ئەچمە جێ کەس نەمناسێ خۆمەڵە کێشم پڕ بەکراسێ با بزانم تۆ چۆنی لێگە دەیەوە وەڵی جا ئەوە نازم ئەو مەسەڵە هەر پندە پند ئەڵێ ئەچمە شوێنە کەس نەمناسێ ئەچمە جێ کەس نەمناسێ خۆمەڵە کێشم پڕ بەکراس ینی خۆی پڕنی خۆی زۆر زیاد لە خۆی هەڵدەچێش ینی مۆسفی خۆی دەکات مۆزعگە ئەوەیە پێویستی بەوە کە بچێتە شوێنە کەس دەیناسێ لە بەرەوەی گەرش خەڵ بیناسە ئەوەی باسی دەکات دەردەکەوێت ڕاستە قوربان سەلام عەلەیکم سلام ڕەحمەتوڵڵا بەخێر با بپرسم بزانم تۆ لە کێوە لە گەڵاڵەیەژ لە منداڵێم ینی لێرە لەدایک بووی لێر لەدایک ئێستا لە گەڵاڵی چ دەکەی ئێستا بە چیۆ مەشغوڵی مڵک و حیوانمانەیە حیوان چیت هەیە بزن بزن بەخێوکردنیان تۆزە بە زەحمەت نییە هارن هەر زۆر بە زەحمەتارێ وەڵا پیانەوە هیلاچین بەڵام مەزبوورین ئەی چۆن مەڕ ڕانەگەتەوە مەڕ فەقیرە مەڕ بە ئەمە لێرە نایە ڕەنگە شوێنەکە دڕا نەنا بەکەوتمان نایە مەڕ بزنەکە باشتر بزنەکە گەڵای دەبێ و شتی دێ و باشترە ئەو بەهاران جیاخوای زستانان چیە دەیە دستانێکە دەسەڵاتمانە بێ گەڵی بۆ دەکەین و خزمەتیان دەکەین ئەم دستانەی بەس هیچمان نەبووم باشە جیا هەیە ئەوەنە کە هینی بکەن جای بۆ بەدورن و بیاڵنەوە بۆ زستانێوەکو کاو جۆ ئەوانە بیدەن بەم ساڵەوە 2 ساڵە گیانێ نا هەمان بوو زۆرمان هەیە دەدروینە بە پێم بڵە بزانم چۆن شوانت بۆ گرت و خۆت شوانیش یەکێکە لە مشکلە منداڵی خۆمان کوڕی خۆمانێتی مناڵەکان دەیکەن شکوە دەیکەن ئاستا کردومانەوە تۆ پێم بڵێ لە گەڵاڵێ ئاسوودەی مرتاحی مرتاحینە وەڵام مرتاحین باش تۆ هەر بەدایمی لە گەڵاڵێ مێنیتەوە یا دەچیشەوە شاید گازدە مانگەی خوای ناچین بۆ شاری هەر لێرەین نەچوین ئەم لاولامان نەکردو تۆ پێم بڵێ بزانم لەگەڵ ڕۆژوانە چۆنی لەگەڵ ڕۆژوان داشکرد باش ئەی ئیش و کار شت لەگەڵ کوڕەکانە هاوکاریان ناکەی بۆ شوانیە بەم ڕەمەزانەی ئەمن نەوەڵا 2 ساڵە دەرناچم چمەکەم بزنەکان ساڵان دەچووم ئەوان سماقیان دەشکان دە و مڵکیان بەخەم دەکرد ئێستا من ئەوەشم پێ ناکری هەریزم پێ ناکری نەخۆشی تەیە چی پار ئەم دەمە ئەمەلیات کراوم و ئەنجا نازانم نەخۆشیم هەیە و ئاوا تاو پیر بووم و تاوا دەیخوای گەورەی ئینشاڵڵا سەلامەتت کە و تەمەنت پڕ بەرەکەت کە ئینشاڵڵا تیا دەستما دەکەم حاجی پندێکی کوردی هەیە ئەڵێ ئەچمە جێ کەس نەمناسێ خۆمەڵە کێشم پڕ بەکراسێ بزانم تۆ چۆنی لێگەن ئەچمە جێ کەس نەمناسێ خۆمەڵە کێشم پڕ بەکراسێ جام خۆڵ چێشانی چی وشتی چی ئەخەرزانی پندەکە ئەڵێ ئەڵێ ئەچمە جێک کە کەس نەمناسێ لەوێ خۆمەڵە کێشم پڕ بەکراسێ خۆ نایزانم نایزانم مامۆستا جەنابێت ئیمام خەتیبی گوندی گەڵاڵێت گەڵاڵێ سەلەفێک یاخود با بڵێن ڕابردوویەکی ئاینی جوانی هەیە هەم حوجرا هەم مامۆستا ئاینی زۆری تیا جەنابێت تا چەند ئاگات لەم مێژووە ئەگەر مەسەلەن شتێک لەو بارەوە هەبێ پێمە خۆشە بۆمان بەسکە بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم سرتا بخير بين سر وسرچاومان گوندی گەڵاڵە خۆی کاتێکە گوندی گەڵاڵە
دێهاتێکی زۆر گەورە بووە تقریبان لە ساڵی 1920دا تقریبان 500 ماڵ بووە یعنی گوندێکی وەها زۆر گەورە بووە ماڵەکانیانی زۆر بووە جەنابی مامۆستا محەممەد ڕئیس کە لە ساڵی 1920دا تەشریف هێنێت ئێرە بەڕاستی مامۆستایەکی عالم خواناس واریع زاهید کەسێکی زۆر لێهاتوو بووە هاتەتە ئێرە حجرەی داناوە یعنی کە گەڵاڵە زۆری مەشهور بووە بە بۆنی جەنابی مامۆستا محەممەد ڕئیسەوە بۆ کەوا مامۆستایەکی زۆر عالم بووە لە ئێرانەوە تەشریف هێناوەتە ئێرە سپاس بۆ خوا چەنەها مامۆستای پێگەیاند و ئێستش کە مامۆستایە کە زۆر عالم بێ دەڵێن یا لای مامۆستا خوێندوێتی یعنی مامۆستا قەرەداغی ماشەڵڵا کە مامۆستایەکی زۆر عالم بووە وەسفی جەنابی مامۆستاکە کە مامۆستایەکی زۆر خواناس و عالم بووە. باشە مامۆستا ئەی بابزانین خەڵکی گەڵاڵێ لە ئێستاە شکوت دەیەکە ئاوادانە بابزانین تا چەند تالبی عیبادەت و پەرستشەکانن و تا چەند ئامادەن لە با بڵێن لە نوێژ و تەراویح و هەروەها لە ڕۆژی جومعە و ئەوانەیە. سپاس بۆ خوای گەورە بە نیسبەت خەڵکی ئێساوە باشن سپاس بۆ خوا حازری جەماعەتە بن حازری جەماعە بن حتا بۆ نمونە خەڵکی ئەگەر لە شوێنێکی دووریش بن بۆ جمعەکانیان دەگەڕێنەوە جمعەکانیانەکە ناڵن جمعەکانیان بفوتێ سپاس بۆ خوای گەورە فەزلی خوایەوە. مامۆستا جەنابەت وەزم خەڵکی گەڵاڵنی وەنیە قوربان من خەڵکی گەڵاڵێ نیم خەڵکی دەوروبەری سەی سادقم دێهاتەکانی خەڵکی بەردەبەلم. چۆنە هاتوویت بۆ گوندی گەڵاڵە؟ قوربان وەڵاهی خۆ هیچ شتێک لەگەڵ قسمەتان ناکرێ من کاتێک یەکەم جار هاتم ئێرە خۆ هەرچەند نێجادەکەی ناخۆش بوو دوور بوو بەڵام شوێنەکە دڵگیر بوو ڕاستیەکەی بۆیە هاتم بۆ ئێرە. کاکەلاوان سلام علیکم. باس مەمنون بەڕێزی بە قوربانە. کاکەلاوان تۆ گەنجی چۆنە ناڵبەندی ئەزانی؟ وەڵی هەر لە کۆنەوە ئەسپمان هەبووە وڵاخمان هەبووە لەوە فێر بوو. ناڵبەندی زۆر بە زەحمەت نییە؟ نەوەڵا هەرتەمێ ینی تۆزە لێزانی کێوێ زۆری ناوێت. ئەگەر بمانەوێ وڵاخێک ناڵکەین جارە دەستگاکانی کە ئەبێ هات بێ چی بچێ؟ ئەو سمتەراشە ڕیسیەکەیە گازێک لەگەڵ چەکشێکە شتی زیاتری ناوێت لەوە زیاتر. ئەی باشە ئەی ناڵ چەند جۆر ناڵ هەیە؟ خۆی لای ئێمە هەردوو ناڵ هەیە سەوڵ بڕی پێڵەن و گۆخڕی پێڵەن فەرق ناکات چیان بەکار بێ کێشە نابێت. ئەی ئەو بزمارێک کە بەکاری هێنی چ گۆخڕ هەیە و گۆباریکیش هەیە. گۆخڕەکە لە بۆ منتیقەی ئێمە لە هەمویان باشە لە بەرەوەی گوێەکەی گەورەیە و درەنگترە ڕاو تەواو بێ ناڵەکە. لێرە ناڵی سادە بەکارێنین یاخود ئەو سەوڵ بڕەکە؟ سەوڵ بڕەکە. ئەو بۆچی سەوڵ بڕ بەکارێن؟ بەس پێ ئەڵەن سەوڵ بڕ لەگەڵ گۆخڕەکە فەرق ناکەن هەمووی لەبەرەوەی گۆی هەیە ئەو گۆیە لە عەرزەکە گیرە بێ و ناخلیسکێت گۆ و سادەکە بۆ شوێنێکی تەخە دەبێ و کە شاخ و داخی نەبێ. ناڵەکە من لێرە بینیم ئەوەتە عەفوو ئەم ناڵە کە بڵێن ئەمە سەوڵ بڕە باشە ئەوە سەوڵ بڕە بەڵام ئەمەشیان ئەمە گۆخڕەکەی وەنیە باش ڕاستە هەر یەک دەوری هەر یەک دەورە باشە بەس کاکداوان بە زۆری کامیامە سەوڵ بڕەکە خەڵکی خۆمان زیاتر بەکاری هێنێ ئەگەر نەبێت تۆزە کەمە لە بازارە گۆخڕەکە کێشە نابێ هەرچیان ئەگەر
خۆ ئێستا زستان نییە هەر سەوڵ بڕ بەکارێن هەر ساڵ بڕۆکاری ئەی وڵاق ئیسراحەتی لەسەرەکە بەڵێ ئەو وڵاخێک کە فێری ناڵ بێ بەبێ ناڵ ئیسراحەت ناکا وەکو تەژبیان نەبێ وەکو ئینسان وایە کە پێڵای لە بیانە بێ ئەگەر مەبەستم ئەگەر ناڵی سادەی پێوە بێ لەوانەیە بۆ ئیسراحەتی خۆی باش کێشەیەکی نیە لەبەر ئەمەش تەراز و ئای نەشت بەقاسیەوە مشکلێکی نابێ کاگراوان بابزانم سەوڵ بڕ بۆ لە قەهاویشتنی وڵاق زۆر مشکلێ مشکلێ لەبەرەوەی گوێەکەی چێتە لەشتەوە تەمان ئەسب جارە زۆر بەقوتە ئێستر لە ئەسب بەقەوەترە بەڵێ تۆ هەر ئەسب ناڵەکە یاخود یان ناڵەکەم ئایم نەبێ گوێ درێژ و ئێستر و ئەسب و کێشەم نیە ینی ئێستا تۆ ناڵبەندی گوندی گەڵاڵی نە قامیش ینی لە قامیشەوە هاتووی بێت ئیتر هەموو برادرن تەلەفۆنەکەن و ئێم بۆێر لە کاتی سمتەراش ئەو کە ئەو سمتەراش کە سمی ئەسپەکەی پێتاشی هیچ جار لە دەستن نەداوە نەوەڵە مانەوە باش بوو ینی کە وڵی ئەبێ زۆر بە وریاییەوە بیت لە کاتی تاشینی سمەکە وڵاخی سرک چۆن ناڵەکە وڵی خۆی لە ماڵەوە ئەمانیش خۆیان بینیویانە لە ماڵەوە شوێنم هەیە ئەی خەمەناوی ئەم سراو سرە بەسێتەوە بە هیچ لایەکە ناتوانێت بسوڕێ بەس ئەم لێرە ئەسوڕێ بەس لە ماڵەوە هەردوو لای بەسمەوانێ بە هیچ لایەکە ناسوڕێ ئیتر لەو کاتە بخۆی تەسلیمە بێت ینی هەرنەی هێشت ئەیخینە عرس باش ئەی لەواشە و ئەوانە بەکاردان وڵی لواشە لە کۆنا زۆر بەکاریانێناوە بەڵام بڕوا ناکەم دەورێکی وای هەبێ بۆ ئەسپ و ئێستر بۆ کەر ئاینەوی گوێ درێژ پێیتە ینی ڕاوەسێ بەس ئەوانە مشکلیانی ئەوە مێشکی سڕاکە ئەم کار لەوەیان نییە کە مێشکی سڕ بێت کە نەیهێشت ئێستا ئەم ئەسپە نەیهێشت هەنگاوتە بوو چی ئەوە نەیهێشت پێشتر هەنگاوترا بوو ئیتر ئازارەکەی هەر لیەترسێ ئەو کاتەکە بزمارەکە هەین تۆ بۆ قاچی عینەشت کۆنەکەی بیرێتەوانی ئێستا بینەران لەوانە بڵێن هەنگاوتن چییە هەنی دەتوانی باشێکی بەڵێ بەرکەوتنی خۆی تۆکە لی ئەو ناڵە بەم کونە ڕاتە ناوە لە گۆشتی مردووە درێ بزمارەکە لە گۆشتی مردووە درێ ئەینوسێنی بەقاچەوە بەڵام لەو کاتا لە زیندوێتیە درێ و خوێنی لێت و ئازاری پێگە ئەگەر هەنگاوتت بەچی تیماریەکەی خێرا ئازاری بشکێت نەوت لەگەڵ ڕۆنی قرچاو یان هەر ڕۆنێکی احتیادی بەسمەکەیەکەیت کێشەی نامێنێت ئەوە گریمان لە کاتی سمتەراشینا زۆر ڕۆشت خوارەوە مردوەکە زۆر لێکە دۆکەشتە سەر زیندوو تەبان ناڵەکە ئاساریێدا ئەو کاتیشی لێ یەک پەڕۆیەکی بۆ دانیت و یەک دوو ڕۆژ بۆی چاورکە یەک مشکلی نامێنێت لەباو ئەوانە باشتر نییە بۆی بەڵام لەباتەر نەماوە ئێستا خەڵک دەستی ناکەی لە سەری دانیشێ ئەجا داینە بۆ ژێری ناڵ هەر دەست ناکەوێت ئەوان لەگەڵ ڕەمەزانە چۆن لەخوای گەورە بەزیابێ باشی لەخوای گەورە بەزیاب ڕۆژوو ناخۆی بەهۆی ئەمان نەوەڵە بەگوڵە سەلام عەلەیکوم ئەو چاوانم کاکە ڕەبی بەخێرن سەر چاوەکانم چۆنی لەگەڵ ڕۆژوان چۆن وەڵاشکە زۆر باشم لە خۆی بەزیاد گەڵاڵێ هەواکەی خۆش و فێنکە زۆر خۆشە دەچم ئەشێوی و دێمەوە ئەگە چێشەم نیە دەستێ چێوی چ دەکەی دەچم کەنگران دێنم کاردوو دێنم ڕێواسان دێنم پێم بڵێ ئەم ساڵ کنگر و کارد و ڕێواز هەیە هەموو شتێکی زۆر لە خۆی بەزیاد بێ ئێستا ئەم ڕۆچوویە دەرێ ئارە وەڵا ئەوڕۆ چمە شۆرەی لەگەڵ گوڵی ڕەفیقم هەموو ڕۆژێ هەموو بەیانیان دەڕۆی ئەو ئارە زۆر دوورەکەونەوە لەگەڵاڵێ وەڵا زۆر بۆ لێرە سەعات پێنج کە پاشەوەمان کرد دەڕۆی ئەنجا بۆ سەعات نو دەگەینە جێ کەنگران کوێ کنگری چاکی لێ نەسا لە گەڵاڵێ وەڵا خەمنشێ خەندەک و بیران بڵێ خەڵدەک و ئێستای بیران نەبوون ئیبران زۆر ئەستاوان چکۆلەن سەرمایە خرۆی کوێستان کوێستانە بڵێ بۆ لای گۆجار ڕێوانە بۆ حادی گۆزارڕێنی نیێمە داعات قیاقتی گۆزار هەر دەستنم کەژانی حد دەچوینە چۆرەکانیە و دەچینەوە بە خەندەشی و دەچینە بیرانی ئێستا زارە چکۆلەن دەڕۆین بۆ دوکانیانە فەرموو بەرکۆشی لێ هەڵەدەی و لێ هەڵدەدەم و کەنگران هەڵدەقەنم هەتا ئێوارە هەر نازانم گە دنیا هەتا ئێوارە دێمەوە نوێژە دەکەین بۆ خۆمان نوێژە حەزری دەکەین نیوەڕۆ دەکەین و ئەنجا سواری کارەکان دەوێن دیتەوە وا خوشکان وین دوو کەسین دەخوای گەورە دەخوای گەورە سەلامەتان کە یاخوا چەندێک دێنی چەند کیلۆ دێنی ڕۆژی وای 50 کیلۆ ڕۆژی وای چێ جێ شوێنەکە کەوتوە شوێنەکە ئەو شوێنێکی گە زۆری لێ بن 50 کیلۆی دێنم تۆ پێم بڵێ کنگری گڵی نەرمە جوانترە یا ئیچەو ئیچەویش جوانە نیچەوی ناو چەوێر ئی نەرمی خۆشتر هەڵدەقەنێن بەڵام ئیچەوی جوانە هەندێک کنگرە بینی سپی و سەرەکەی سوور ئاوا عنی ئایناچێ جای تر چیتری لێ
وڵا جارێ هەر کاردوو هەیە جار هەر کاردوو کنگەر هەیە پێچووکە و کوڕادەشتی وە لەبەر بێبارانیان نیە بە قوربانی ئەو خوای خدای گەورە بۆمان بنێرێ خوای ڕەحمەتێ لەبەر ئەم بێبارانی شتەکەی کە نەبووە کاردو شتێ ناوە کاردووە کڵۆی ڕیشەچی ئەوتەوە چارکە دەوشاندەوە ناسم بەس ناوەکە ێزانم کاردۆ کوڵی ئەی چۆن چاگەکرێت کاردوو چتی لێک کاردوو دێنین وردی دەکەین جوان دەستکە دەکەین وردی دەکەین گەوردمان کردن جا دەشۆینەوە پاک ترشاوی بۆ دەکەین تۆزێک ترشاو تۆزە گڕۆن تۆزە خوێ لەسەر ئاگری دەنین قوڵپێکی دەدا گە قوڵپەکەیدا دەی پاڵەوین گە پاڵاتمان کوڵ هات کاردەبوو کاردەکەی بە ورکراوی تێ دەکەین ئەگە تێمان کرد ئەنجا بەخۆی دەکوڵێ لەبەر دەکەوێ وەک جابرژانێ ئەی جاری وایە ئەڵێن ئەبڕێ ئەو ئەبڕێ ئەگەر ترشەکەی زۆر بێ نابڕێ لە عادەت بێ ئەوەی ئەوە نا یعنی ئەبێ کەبانەکەی باش نەبوو بێ وەیە بڕێ نازانم کەبانەکەی نازانم کنگر بە چ جۆرێکەوە زۆر حەزی لەکەن وڵای ئێمە بکەم بەزێک بەنگری ماسی بە زێک بە خۆشکراوی ئێمە هەر بە خۆشکراوی عزمان بەس بێ ئەیکوڵەن و تەواو دەیکوڵین زەردی دەکەین و لەسە سەلی ڕۆی دەکەین لەسە سەلەمان ڕۆ کرد تۆزێک ئاوا دێگوشین و نەختێک هێلکە دەگرینەوە تۆزێک شیر و تێڵ دەکێشین ئاوەکو کتە گۆشتان سووری دەکەینەوە لە تاوایدا و ئەی بە کوڵاوی حەزی لێ ناکەن بە کوڵاویش حەزی لێ دەکەن بە زۆر کەس تۆ پێم بڵێ دەچیەوە شاریە هەر لە گەڵاڵەیەژی لەگەڵاڵێ حتا دەمر لەو خەنووی جۆرە ماشەڵە هەر شێوە کۆنەکەی هەرماوە هەر عین عیسابە هەرگە پیاوەکە کردوێتی تاوە خۆشم دەبرم تێیدا ناڵم کەس سستی کاتێ تەمەنە درێژە بێ لەسەر خێریش قوربانت بێ بێ شڵا ئیمانت قوربانی ئینشەڵا بە ئیزنی خوای بخۆم لێرە دانیشتم مرتاع مشکر منداڵم چاکن و خوای بە زیاد پێم بڵێ بە تەنیا ماویە مناڵ لەگەڵن منداڵم زۆرن کوڕکچم و لە سلێمانیان هەموو مامۆستان و دکتۆرن و هەموو تۆ ماندوو مردوو دێوە دەبێت دەستکەی بە شیولێنان بە چێژ لێنان چشتی لە دەنێم بۆی وارە چای لێ دەنێم و دوو تەگم مانگار هەندێم وەدان دۆشم و لەخوای بە زیاد بێ شکر دەوڵەمەندی باش زۆر دەوڵەمەندی خوای گەورە سەلامەتان کە خوای گەورە ئینشەڵا بەرەکەتی زیاتر بڕژێر بەس شکر لەخوای بە زیاد و کوڕکچی چاکم هەن و دیون و ئیماندارن و نوێژ و ڕۆژووکردن و ئێستا تۆ پێم بڵێ ئەمڕۆ چەند سەعات لە بەیانی سەعات چەندەوە ڕۆشتوی و کەی ئاتوی تۆ ماشەڵا ئاوا کە سێرەکەی ئەڵێ شکر هیلاک نەبووی هەڵای پارشێومان کردو بانجیدا و نوێژم کردو و ڕۆشتوین سەعات یەک هاتوینەوە خوا لەشتان ساخە یاخوا خوا لەشتان ساخ ئەنجا هاتوین و ئەلێرە کەنگرەکەمان لە سارێ هاویشتن بردوین بۆ شاری کنگرەکان چاکەن یا هەر ئەوەی کە لەوێ چاکتان کرد ئەوەندە یەکسەر لێرە جارێککە چاچەکەن کابرا چاچیان دەکا کۆلکەکان لێ دەکەین تۆشیان کۆلک پێ دەمەگە کۆلکەی پیوە نێمنی هەڵدە پرچکەیە دەبێت توێکەڵ بەعمل نایە شەقلەکە لێ دەکەینەوە کۆلکەکە لێ دەکەینەوە ئەنجا بەخۆی کابراش تۆشکە چاچی دەکات کابرا لێ بانکە بڵێ کنگری گەڵاڵەیە تۆ لەو باوەڕەیە لە چوت باش بفرۆشێ کنگری گەڵاڵێ لە هەموو شوێنێکی دەفرۆشێن لە هەموو شتێکی خۆشتر ڕیکلامێکی باشە مادوو نەبی شکر باشی وەزە چۆنە شکر باشی تۆ پێم بڵێ بزنەکانە بردوو بۆ کوێ وەڵا بردوم بۆ شاخوچیەوە باشە زۆر دوور خستنەوە لەگەڵ باخوا تقریبا 2 ساعت 3 ساعت دوورەکەوینەوە ئەوەندە باشە لەوە ڕۆژت چۆنە لەوە وەڵای ئەم ساڵ باش نیە بەهۆی کەم بارانێ وشکە ساڵی و باش نییە جا چی زۆرێکی زۆر ڕواوە وەڵای جایمە بەلایەم کە چاوشیر هەیە چاوشیر لە ئێمە بەناوبانگە ئەوەش بە باش ڕاوە تۆ پێ بڵێ ئەم کەشە ئەم کەژوچەوە زۆر سەخت نییە بۆ حیوانداری بەخوا بۆ هەنی حیوان باشە بەس بۆ ڕەشەوڵاق ناوێت بەس بۆ حیوانی وردە چێشینە ئەبینم بە زۆری هەر بزنی لێ بۆ شوێنەکە بۆ بزن باش ناوچەکەمان بزن هەڵەگری بڵێ تۆ بزن کەی زاوە بزن لە مانجی دوازێ لە 22 دەست بەزایینەکە لێرە ئێستا وەختی زینی بزن ماوە ئێستا قلقلەماوە بەعزە بزنێک درەنگەزێ ئەوانە ماون ئەگەر لەو شاخە بزێ چی لێەکەی وەڵا کارەکەی ئەەکەینە باوەش ئەهینەوە بە ماڵەوە ئەەکەی کۆڵە پشتەکەەوە ئەەکەینە کۆڕە پشتەکەەوە بەڵێ تا چەند ئاسوودەی بم شوانیوە وەڵا ئێمە ئاسوودەین لەخوا بە زیادی بەختەوەرین ئاسوودە ئەژین پێی و مرتاحین و لە ئاژاوە و کێشەوە هەموو شاکلێک وە دووری تۆ پێم بڵێ حیوانەکان شکوری خۆتە یا هەر شوانی وەڵا شکوری خۆمە الحەمدولله ینی ئینسان بۆی خۆی شوانیش بێ وەکو وێنێکە خەڵک بێت ناجا شوانی هەر شتێکی پیرۆزە و پێغەمبەر صلی الله علیه وسلم هەموو شوانیان کردووە ڕێچکەیەکی پیرۆزمان کردووە لەخوا بە زیادی پندێکی کوردی ئەڵێ ئەچمە جێ کەس نەمناسێ خۆمەڵە کێشم پڕ بەکراسێ بەڵێ پندەکە پندێکی خۆشە و جا خۆمان هەڵناکێشین وەکو خۆمان بەڵام شتەکە واقعیت دیارە
یعنی گەر ئینسان پێویستی بە خۆڵکێشان بێ بچێ بۆ قامیشی چونکەم نابێت لەگەڵاڵی خۆڵکێشێ ڕێسمە شوێنێک کە کەس نەمناسیەوە لەو لەوانی لە قامیش خەڵک بناسێت بەڵێ تەوانێت سەلامەت بی و بەخێر بێتەوە سەرچاوەکەت. باجی گوڵەوە نییە زۆر مەتحی کردی وتی ئێمە هەمیشە بە یەکەوەین دوعاکەین تا مردن بە یەکەوە بین چیەوە ئەوەندە یەکترتان خۆشەوێت وڵی یەکتر خۆشەویستەکەمان وەکو خوش بووی ئەمجا ئەو بۆ من نەبێ منیش بۆ من ئەسمەوە سلێمانی دە ڕۆژم پێ بچێت 4 ڕۆژم پێ ڕۆژم پێ بچێ ئەو دێجێم بۆ ماڵێمانگام بۆ دۆشێ شیر و ماستم بۆ پێک دێنێ ئەوش عینیشم وا هەیە هەندێک ڕەفیق هەیە لە خوشک زیاتر تێکەڵە بێ خۆشە بەس خوشک لە سلێمانی بە من چی ئەوە لێرە خوشکمە ئەگە فریام دەکەوێت ئێستا ئەمڕۆ بەیەکەوە چون بۆ کنگران ها بەیەکەوە بۆ کەنگرە چیم بۆ دارە چیم بۆ گەڵا چیم بۆ جیا بۆ هەرچی بەبێکەوە ئەی قەت لێک عاجزە بن جارجار شەڕیش دەکەین بەس شەڕەکەمان عاجزبوونی تیانێش ئالێک تووڕە دەبین داری وا دەڕێ زۆر تەلەفۆنم بۆ دەکەی جاری وایە ئەرم تەلەفۆن بۆ دەکەم بەس تووڕەمە بە تێ دەکەین بەخۆن ئەو بەتەما عمرەیە بابزانم تۆشە با لەگەڵ خۆی بەخۆم بەتەما عەجم ئینشەڵڵا ئەوە چێ بۆ عمرە تایەتەوە من خەریکی ماڵی ئەوە بم تا چەندی پێ بچێ میش دەڕۆم بۆ حەج ئینشەڵڵا بە ئیزنی خوا ناوم دەرچووە چ تەمەنایەکتان هەیە بۆ یەکتری ئەتانەوێ بەسەلەن چ دوعایەک بۆ یەکتریەکەن وەڵاهی دوعای وەی بۆ یەکەین لەش ساغ و نەخۆش نەبین و تا مردن بە لەش ساغی ومێنی هەردوومان وەلو شتێکی ناخۆشیشە ئەگەر مەرگی یەکێکتان پێش ئەوی ترێتتان کەوێت چیڵ لەگەڵ مەرگ دەسەڵات نییە مردنێ قەرزداری هەرچیمان پێشکەوین هیچ دەسەڵاتمان نییە پێم بڵێ ئێوە ڕۆژاناچن بەو چەوە ڕۆژوگرتتان بۆ زەحمەت نییە وڵا بەلامان زۆر ئاستایە ئاوە بین نیوەڕۆ نوێژی خۆمانەکەین و وڵات سواری بەڵاقەکان بندینەوە کامتان بۆ بارکردن زۆر ئازان وڵا باشین من دەستێکم سەخەتە ئەو باشترە لە من ئەزانێ باریکا و قایەسەیدا و هەموو شتێک ئەزانی هەرە وڵا باری پیا و بارەکەین سەلامەت بن یاخۆ بە قوربانم یێوەش بە خۆشیری ڕژنەخان سەلام عەلەیکم. عەلەیکم ئەسسەلام بەخێر بەنیا خوا سەرچاوم. ڕەمەزانیشی لێ پیرۆز بێ ئینشاڵڵا خوای گەورە تاعات و عیبادەت قبوڵ بکە. زۆر سوپاس دەکەم ڕەمەزان لە ئێوەش پیرۆز بێ لە بینەرە خۆشەویستەکانیش خوای گەورە پەرستشیان لای قبوڵ بکە. بابزانم بینی لەگەڵ ڕەمەزانە باشە لەخوا بە زیاد بێ لەخوا بە زیاد بێ ئیشمان نین بە تایبەتی ئەم ڕەمەزانە ها کاتێکی وایە کە زۆر مەشغوڵی بەرا و باخۆشتانە نین ئیسراحەتترین. تۆ پێم بڵێ لەگەڵاڵەیە تۆ مەشغوڵی چی ئیچێک زۆر سەرقاڵت دەکات. وەڵاهی لەم وەرزی کە سەرەتایی بەهارە زۆر ئیشی وامان نییە بڵین چونکە من زۆربەی کات خەریکی باخەکەم خەریکی بەرام خەریکی شتکردن و لێکردنەوە و ئیشین لەو بابەتانە بەڵام ئێستا خەریکی براندێکی خۆم خەریکی بەرهەمەکانی خۆمم کۆکردنەوەیان و قسەکردن لەگەڵ خەڵکو و ناسانی بەرهەمەکانی گوندەکە و پیشاندانی ئەم دیمەنە جوانەی کە لە گوند هەیە و ئەشتانە. تۆ براندت هەیە وەنیە براندەکانی تۆ چی؟ براندی من بۆ بەرهەمە خۆماڵیەکانە ئەو بەرهەمانەی کە لە گوند هەیە و بەدەستی گوندنشینەکان بەرهەمدێ بەدەستی جوتیارەکانی ئێرە بەرهەمدێ ئەو کاتێک کە دەستم کرد بە پیشاندانی ئەم بابەتانە لە یوتیوبەوە خەڵک هەر بۆ خۆی داوای کردیت ئەمانە لەکوێ دەست دەکەون چییە و چی لێ بکەین و یان بۆچی بەکاردێن لەبەرەوەی زۆربەی ئەم بەرهەمە سروشتیانەی کە هەیە بۆ چارەسەری سروشتی بەکاردێن منیش لەخوا بە زیاد بێ خۆم و ئەزمموی داک و بابم و خوێندنەوە ئەوانە ئەزمونێکمان هەبوو لەسەرەوەی کە ئەم شتانە چی و چۆن بەکاردێ وای کرد کە من براندێک دروستکەم بەناوی کیژی دێهاتەوە بۆ بەرهەمە خۆماڵەکان. براندەکە لە چی پێکاتوە شتەکانی چی و چینانی؟ زۆربەی ئەو شتانی کە لە براندی کیژی دێهاتدا هەن ئەو بەرهەمە خۆماڵیانن کە بەدەستی خۆمان بەرهەم دێەوە توانای هەڵگرتنی بۆ ماوەیەکی درێژ هەیە
بەڵێ ئێستا هەنجوینمان هەیە هەنجوین بڵێ 100 ساڵیش دەمێنێتەوە 1000 ساڵیش لەبەرەوەی و زۆر چارەسەرە زۆر دەرمانە خەڵک زۆر بۆ دەرمان دێباوە ئێمە شەر خۆمان خێزانەکەمان خەریکی بەخێوکردنی هەنگ و هەنگاوانین و ترشمان هەیە ترش لەسەر بەرگەکەشی نووسیمە ترشی ئێمە ترشی کوێستانەکانە ڕەنگەکەی کاڵە و تامیشی زۆر زۆر ترشترا لە هەمان کات باسوخمان هەیە هەر لە ترێکی ئێرە دروست دەکرێت دۆشایی ترێمان هەیە هەنجیری وشکمان هەیە و ڕووبە هەنار و بنێشتی کوردی کە هەر شاخەکانی ئێرە بنێشتی دارەبەنە بەدەستی خۆم دەیکوڵێنمەوە پاکەجینی دەکەین و بەم شازە دەگەینە دەست خاڵە چۆن تۆ ئاوا معلەبیانەکەی چۆن ئاکەیتە ناو کیسەی تایبەتەوە ڕاستی هەموو شتەکان بە تایبەتی کردراون هەمووی بە تایبەتی بۆ جیاکردونەوە هەر بابەتە و شێوازی هەڵگرتن و پاکەجینی خۆی جیاوازە وەکو تێکەڵکردنی سروشت و مۆدێرنە ینی چۆن ئێمە لە ڕێگای تەکنۆلۆژیاوە دیمەنی گوندەکان و ژیانی ئاسایی گوند بە خەڵک پیشان دەدەین بە هەمان کاتیش ئەو بەرهەمانەی کە هەمانە بە شێوازی پاکەجینێکی مۆدێرنە بەڵام بەرهەمە سروشتە خۆماڵەکانی خۆمان ساغکردنەوەی چۆن ساقەکەیتەوە لە ڕاستیدا جارێ بەس بە ئۆنلاینە لە ڕێگای ئینستاگرام و فەیسبوک و ژمارە تەلەفۆن و خەڵک پەیوەندیمان پێوە دەکەو و ئێمەش بە دیلیڤەری هەگدەڵێن بەگەاندن دێگەینە دەستیان لە هەموو کوردستان کەواتە ئێساگەر لە هاوڵاتێک لە هەولێر داوا بۆ نمونە بنیشتی کوردی بکە لە گەڵاڵەوە هینەکە بە چەند نەگاتە دەستی بە چەند کاتی چەنەبێت من کۆمەڵێکیان ئامادە دەکەم دێنێتەوە بۆ سلێمانی ئەنجا لە سلێمانی جارێکە لە ڕێگەی کۆمپانیەکانی گەاندنەوە دەگەێنرم بە شارەکانی کە بەنزیکەی 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژی پێدەچێت بابزانم تۆ ئەمە هەر بۆ خۆمەشغوڵکردن و وەکو ئارەزوو حەزێکی خۆتە یاخود هەر فعلەن ینی جۆرێکە لە بزنسیش لە ڕاستیدا لە سەرەتا وەکەوەی کە وتم دەستم پێ کرد هەر لە ڕێگای ڤیددیوەکانی خۆمە و لە ڕێگەی داواکاری خەڵکیەوە بوو بەڵام دوێ وەکو بزنسێکی لێ هات بۆ خۆم هەم دەتوانم پەرەی پێ بدەم هەم دەتوانم سوودێکی هەبێ لەبەرەوەی ئامانجی ئیشکردنی من ئەوەیە کە گوندەکان ئاوادان بکرێنەوە و ئەمە ژوا دەکاتەوە وەکو گونشینان دڵیان بە بەرهەمەکانیان خۆش بێ بە ئاسانی بۆیان ساق بکرێتەوە خەڵک ئەم بەرهەمە سروشتی خۆماڵیانە بناسن بەپێی ئارەزۆکەت بێ تۆ ئەبێ کشت و کاڵت خوێند بێ والله من زانستی کۆمپیوتەرم تەواو کردو بەڵام دوور کەوتومەوە لە کۆمپیوتەر لەبەرەوەی لەوانەیە بڵێن شەهادە لە شتێکدا هێناوە بەڵام تۆ حەزت لە بوارێکی کێ و لە بوارێکی خۆت دەدۆزێ و منی جواب بوو لە بواری بابزانم ئەو بەرهەمانەی کە هاتن لە براندەکە هەیە کامیانت زۆر پێخۆشاز کامیانە زۆر خۆشەوێ کامیان لەگەڵ زۆر مرتا واللهی ئیشی کارسازی و براند و ئەو شتانە سەرەتا کە دەستم پێ نەکردبوو نەم دەزانیە بەس بەجددی وەکو منداڵ بەخێوکردن وایە ینی هەموو شتێکی خۆش دەوێت ئەنی دانە بەدانێ ئەم دیزاینانە بە تایبەتی دانیشتوم هەر هەمووی وشەکان لێکدانەوەی وشەکان ئەمە چی و بۆچی و هەموویم بە تایبەتی کردو هەمویانم خۆش دەوێت بەڵام هەنگوینەکە و هەنگیشم زۆر خۆش دەوێت گەرەسا بە منش بڵێ منش بنیشتە کوردێکە هەڵ زۆر بەلاوە جوانە چونکە بنیشتەکە بینیم کیسەکەیم بینی زۆر شتێکی جوان هەم پاک و خایەنە هەم شتێکە کە لە سایە سەد سروشتیار بەدەستی خۆم دەیکوڵێنەوە فێری ئەوش بوو تۆ پێم بڵێ ئیش و کارەکانت هەر لە گوندی گەڵاڵاکەی بەشێکیان لە گوندی گەڵاڵەوە بەڵام بەشێکیان ناچارم کە لە سلێمانی بیکەم لەبەرەوەی ئاسانی لێرەوە دەست بگا بە شار و دەست بگا بە ها گیانەکان و ئەو شتانە بۆیە ناچارم بەرهەمێنانەکەتە بەرهەمێنانەکە مەسەن بۆن منە هەنجیر پێویستی بە وشکردنەوەیە باسوخ مەسەن پێویستی بە ترێگوشین و کوڵاندنەوە و ئەنجا هەڵخستن و ئەنجا ئەوانەیە وشکردنەوەیە ئەمانە هەموو ئەم پرۆسی هەمووی لە گەڵاڵەیە بەڵێ هەمووی یا لە گەڵاڵە چونکە بەشێک لە بەرهەمەکان ئێمە گوندەکەمان لەخوا بە زیاد بەرهەممان زۆرە بەس هەموو بەرهەمێکیشمان نیە و بەرهەمەکەش زۆر نییە ئەوەی کە بتوانێت خواستی بازار پڕکاتەوە بۆیە بەشێکیان لە گوندەکانی کەیە و بەشێکیان لە گوندەکەی خۆمانە ئەم تورەکەیە من وا ئەزانم دیوێکی سرکەیە دیوەکە تریشی ڕسمی خۆت و براندەکەتەوە نیە باشە چۆنە بیرت لەوە کردوەوە کە ئەو جۆرە تورەکەیش دروست لە ڕاستیدا چونکە من ئیشەکەم سروشتیا و بەرهەمەکانی شەمویان سروشتین بۆیە حەزم لێ بوو کە ئەو شتانەی بەکاری دێن هەمویان دۆستی ژینگە بن وە تەندروستیش بن ئێستا جگە لەمە شوشەی هەنجوینەکەشم هەر شوشەم بەکارهێناوە پلاستیکم بەکار نەهێناوە لەبەرەوەی کە تەندروست بێ ینی من کە شتێکی سروشتی پێشکەشی خەڵک دەکەم ئەوانیش
بە تەندروستیەوە بیخۆن و سوودی لێ ببینن. ئەو دیوەی کە سرکەیە مەبەست چییە؟ ئەمەشیان هەم کوردەواریە سرکەیەکە هەمیژەوەیە کە وا لە خەڵکی بکەین کە ژینگیان خۆش بێت تورەکە بەکاربێنن لە جیاتیەوەی علاگە بەکاربێنن بۆیە من تورەکەم دروست کردەوە پاکێژ. ڕسمەکەی خۆشت زۆر کوردەواریانەیە بە سەر و کڵاو ئەوانەوە. بەڵێ لە ڕاستیدا ڕاستمەکەی خۆم زۆریان پێدەگوتم بۆچی خۆت لەبەرەوەی کە بەجلی کوردیەوەیە و ئەوەی کە هەر کەسێک بینی لەبەرەوەی کەسە بیانیەکانیش دێنە وڵاتی ئێمە ئەو شتانە دەبینن بڵێ ئەمە چییە یەکسەر پرسیارێکی بۆ دروست بێ ئێمەش کوردین جلوبەرگی کوردیمان هەیە هەموو شتەکان ئامانجێکە خۆیان چۆن ئەمڕۆ جلی کوردی لەبەر نەکرد ئەمڕۆ لایز ئێوە بەپەلە هاتن سوتفە ئەگینە جلی کوردیم دایمە حەزرە سەرکەوتوو بووی مەمنونین سپاس دەکەین دەست خۆش بێ زۆر مەمنون کاحسێن ئێستا لە گەڵاڵاژی وەنی بەڵێ بەڵێ بابزانم بەچیەوە سەرقاڵی لێرە سەرقاڵەکانت چی؟ وەڵام ئەوەی ڕزوباغیش ڕۆژوباغ دەکەینێگە ئەوەی هەمانی خۆمانە یان بە زۆری مستەرقاڵی هەنگەوانی هەنگ بەخێو دەکەم ئەی حیوانت نییە؟ نەوەڵا حیوانمان نییە وابزانم حیوان و هەنگ زۆر نین بەیەکەوە چونکە داری دەبێت شوانت هەبێ و شوانی چمان بۆ ناکرێ کاحسێن بە قسە لەسەر گەڵاڵێ بکەین وردە ئەوە چینەوە بۆ دووە ئێستا ژیانی خەڵکی گەڵاڵێ لەسەر چییە؟ ژیانی خەڵکی گەڵاڵێ بە زۆری لەسەر ڕەز و ترشە ڕەز و ترش و حیوانداری ئەوە 6 ساڵە کەوتۆتە سەرەوەی خەڵک هەنگیش بەخێو دەکە بەڵام سەرچاوی ژیانیکەی زۆر هەر ئەوەندە نین ئێستا لەم دێە هەر کەسێک بتوانێت بچێ ڕۆژانە هەتا 2 مانجیکە مانگونیوەیەکی کێش هەتا 2 ڕەمەزانیش ڕۆژی بەهای 100,000 کەنگر دێنی وڵاتێکی بە پیت و بەرەکەتمانەیە لە هاوینە دارەبەنش زۆرمان هەیە بنێشتی لەکرێ یعنی سەرچاوەکانی فەرلایەنن هەموو یەکلایەن نییە یەکلایانی لێ بیان فەلاع بێ گەنم بکاوتەوە نە وانە بابزانم سنووری ئێوە ئەم دەور و پشتە بە چ گوندێکەوەی وابزانم ئاوها بەرەو وازانم ئەچێتەوە پشتی مەرگە و ئەوانە جوانیە گەڵاڵە تقریبا هەر لەگەڵ ناحەیە لەگەڵ 4 5 ناحەیە سنوورمانی لە نەعی ماوەت خۆمان لەسەر بە قەزای ماوەتین لێرەوە لەگەڵ گاپڵۆن سنوورمانەیە لە پشتەوە لەگەڵ بنگرت لە ڕۆژاوەوە لەگەڵ بنگرت لە ئێرەوە لەگەڵ هێرۆ هەمانە لەگەڵ ئیسێەوە هێرۆ بەڵێ بەڵێ لەگە بێەوە ئێستا بۆتە نەعی سێوێ لەگەڵ وێ سنوورمانەیە سنووریشمان لەگەڵ سەر دەربەندە لە ئاسۆسەوە لە نەعی بنگردە ئێستا بۆتە بنگرت کاحسێن کاوە سەری دەیەکەکە دەیەکی قەرەباڵغا گەڵاڵێ ڕوو لە ئاوادانەیە ڕوو لە چۆڵیە بەحام هەموو لادەکان ڕوو لە چۆڵی بەحام هەموو لادەکان ڕوو لە چۆڵین دوو سەبەبی ڕئیسیەن هەم ڕێگاوبان هەم بەروبووم ئەو پارە بە زۆری ناکە ئەو داهاتەی ئەو داهات پارەیەکە بەڵام بەتالیبەکانی ئێستا یعنی داهات ئەو شتانی ئێمە داوای دەکەین مەصرفەکان زیاترن لە بەروبوومەکە سەبەبی ڕئیسیش مەکتەبە کابرا دەبێت یا مناڵەکەی لە مەکتەب دەرکە یا بڕوا بۆ شار کاحسێن تۆ پێم بڵە بزانم حیواندار بوو 3 مناڵمە بووە مناڵەکانم گەچوونە زانکۆ ساڵێک یەکیانم نردەوە بە زانکۆ ئیدارەم نەکرد ساڵی دوای حیوانەکانم فرۆش ڕۆشمەوە شوێنی تا تەواویان کرد ینی بە سەبەبی ڕئیسی ئەو ماڵانەی زۆر حساسن مەبەستیانە مناڵەکانیان بخوێنێ لەبەر خوێندن چۆڵی دەکەن شکر حیوانداری ئەوەندە تایە کە خەڵکەکە دڵی پێی خۆش بێ حیوانداری زۆر باشە لێرە حیوانداری سیاسی لێ بەس بزنم بینی مەڕ هەتا مانگاشم کەم بین مانگا لێنێ ماوە لەو جارێوەگە مەسەلەن جارێک چۆڵمان کردەوە لەو قەس پشتەوە خەڵک مانگاکانی فرۆش نەیکڕێەوە لەبەرەوەی شوانمان نییە مانگاکان کە من خەڵک ڕاینێکدە بڵام ئەوەی حیوانی هەیە بۆ خۆی 5 بڕقی حیوانتیایە مەڕیشی هەرتیانەمەوە کاحسێن بەراورد بە خامیش و بە سەفرە و بە زەرون و بەرگورد و ئەوانە هیچیان بەقەدەر گەڵاڵێ لە منتیقەیە ئەوەدانە نه هیچیان بەقەت گەڵاڵ ئەوەدانە گەڵاڵە زۆر ئەوەدانە لە دوای گەڵاڵە قامیژ ئەوەدانە دەنا ئەو دوو دیێنە بێ دیەکان کە سەفرە کەمی لێە زەرون هەر چۆڵە بەرگوس هەر چۆڵە کاحسێن بۆ ئیشی ئیداری و ئەوانە ئەبێ بچنە گاپیڵۆ نابێ بچنە هێن ئەچنە ماوەت ئێوە ناحیەتان نییە ئەکسەر سەر بە قەزای سەر بە قەزای ماوەتی کاحسێن با لە جاتەکەشتان بپرسم تا نزیکی قامیش قیر کراوە
لە دڵبێش ڕەتەبی وەرحاصل قیرە بەس لێ بەملاوە خۆڵە چۆنە هەوڵێکتان نەداوە بەوەی قیر کرێ بەخوا لە نەوەتەکانەوە ئێمە لە هەوڵداین لە هەوڵدانی جارێک چاوڕێژیان کرد و وتیان قەیریان بەسەردەهات وازیان لێنە جارێک کۆمپانیان ڕایکردە جارێکیکە ئەوەندان قیر کرد و وازیان لێنە شەو ڕۆژ یەکێک ببینین مەنسوولێک ببینین جارێ باسی جاتەکەی لەگەڵ دەکەینەوان هەر ئاوای دەکەن کاحسێن تۆ پیاوێکی دنیادی دەی هەمیشە حەزم لە پەندی کوردیە من لە ناو بەرنامەکەمان پەندێکی کوردیە ئەڵێ ئەچمە جێیە کەس نەمناسێ خۆمەڵە کێشم پڕ بەکراس بۆ کەسانەیە ئەگەر خۆڵچێشن پندێکی کوردی پندێکی زۆر جوانە کابرا ئەگەر نەزانن لە نزیکەوە نەیناسی لەوانەیە بڵێ من شێرم گرتووە بە دەست بەڵام ئایا لە واقعدا وایە ئەزانێت چی جاری وایە کاک حسێن لە شوێنی خۆشت زۆر جار نابی بەشت باوەڕەکەی ینی کاچی ینی لەوانەیە ئەوەش پندەکە ئەوەش بگرێتەوە کاچی بۆ جێگەیەکی تر ناسن مەسەنم بۆ منە باوە بڵێن ڕابردووی تویان بە جۆر لە جۆرەکان لە بیر نییە دەشتوانی هەڵکەوی جاری وایە ئینسانە باش گەورەکان لە شوێنەکانی خۆیان ترازێن لەوێ هەڵەکەوە ینی لە شوێنی باڵێن لە غەریبی و لە غوربەتە ئەزانی لە لای من چۆنە لە لای من ئەڵێم ئەگەر کابرا بۆ خۆی بوو ڕوتیشی بکەوانی لە شوێنێک داینێ ماوەیەک خۆی دروست دەکاتەوە نەگەگەر یوای هەر لە ئەسڵ خۆیدا دروستیان کردووە لەگەڵ دەست لێ بەرداکەوێتەوە لە ئەسڵیدا کابراگە بۆ خۆی لە بوونیەتدا بوونیەتی بوو لە شامەت و عەقڵ و شتی پێگەشتوو بوو لە هەر شوێنێک بێ خۆی پێدەگەیەنی لە شوێنێک پێدەگا هەشە لە شوێنی خۆی هێندێک نەریدی کوردەواری هەن کابرا کوڕی فەقیرێک بێگە فەیلسوفی بێ لە ناو خۆیاندا و احترامی لێ ناگرێت بەڵام ئەگەر چۆر لای خەڵکزانانی خەڵکزانی ناڵەن بابی ئەوە بوو باپیری ئەوە بوو زۆر ئەوانە لە ئەوەیەوە دروزەبێت کاحسێن بازانین گەڵاڵش کورد گودێکی بێ مشکلەیە هەر لە مشکلەی سنوورەوە تاکو و مشکلەی کۆمەڵاتی ئەوانە الحەمدولillah کۆمەڵایەتی زۆر کەمە کێشەی کۆمەڵایەتیمان زۆر کەمە لەخوا بەزیاد بێ مەسەلەی سنوورمان لەگەڵ زۆر لادیانی لەگەڵ لادیەکانی دەوروبەرمان زۆر تەبین الحەمدولillah تا ئێستا کێشەیەکی ئۆتۆمان نەبووە بوشمان بووبێ لە ڕێی قانونەوە عەلمان کردووە کاحسێن لە قەدیمەوە خەڵکی گەڵاڵێ خەڵکیی کاسبن هەمیشە ئاڵوێریان کردووە کاسپیان کردووە یعنی بابزانم مەسەرەن تەبایەکیان هەبووە هاوکاری یەکتریان هەبووە بازانم گەڵاڵ ئێستا شووە ماوە ئێستا شەروایە ناڵین کابرا گەزانیان فەقیرە کەوت دەیگرێن ناڵم بکەوە زۆر بەس 4-5 دەوڵەمەند کۆرە بنەوە لە ناو خۆیاندا ئەڵێن ئەم فڵانکەس فەقیرە خانووی نییە با بۆی بکڕێن با کۆ ببینەوانێ هینێکی باشی بکەین باڵی ساری بۆ بکڕین بیخێنە سەر ئیش زۆر ئێمە پارە نادین بە خەڵک بەدەست کابرا ئەی خێنە سەر ئیش جا لە کۆمپانیادا دەمەزرێنن لە مەحمەلێکدا دەمەزرێنن ئیش و کارێکی بۆ دەدۆزنەوە دوکانێکی بۆ دانێن ناڵم بکەوێت کاحسێن ئێستا خەڵک لە شاشی تەلەڤیزیۆنەکەی ئەمە ببینێڵە گەڵاڵی لە دۆڵێکایە و ئەتر خۆ ئاسمانیشی زۆر لێ دیار نییە باشڵێ ئەگەر شکور حاڵیان باش بێ بە هۆکاری چی ینی چۆن بووە کە ئەوان ئەزان هۆکاری سەرشتی منتیقێمە هەم خەڵکەکەی زۆر کاسبە خەڵکی تەمباڵمان نییە خەڵکەمان زۆر کاسبە دووەمیش وڵاتەکەمان سنووریش زۆرمانەیە زۆر بە پیتوبەرەکەتە زۆر بە پیتوبەرەکەتە یان دەست بۆ هەشتێک بێ هەیە ئەنی ئێساسەگە خەڵک بنێشکە لە سنووری بدەیەکە ئێمە دووتەن سێتن بنێشتەکە لە کاتی بنێشتە ئێستا 4 ڕۆژیکە بچۆ بەس قەزوان لێ بکەوە کیلۆی قەزوانی وشک 5,000 کابرا هەر چۆنێک بچە ڕۆژێ 20 کیلۆ قەزوان بێنێ وشکلێکە خەڵکی ئێمە زۆر کاسبن کاتی خۆی ئەلێرەوە بادەتیان بردە بۆ ئەبوو سەباح خوار کەرکووک و دەیانێ بەگریم هێنایەنە تۆ بێ خەڵکەکەمان کاسبن خەڵکی تەمبەڵمان نییە عادەتمان ئەڵێن ئەگەر کابرا ئەلێرەوە شاوڵمان لێدا بۆ قاچی ورژی نابێ بەریکەوێ خەڵک نابێ خەڵاوێ فەقتەکە السلام عليكم. باشا. ولا تناسب يا اخو.
الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. السلام عليكم ورحمة الله. پیاوانه کاکە من میوانی حسین سووری نازانم یا بڵێ چی یاخوا ماڵتان نابێ کاک حاجی بەڵێ خۆشەویستانم لە ناوچەی شینکایەتی و لە گوندی گەڵاڵێ بەرنامە ئەمڕۆمان پێشکەشکردن تاکو بە یەگەشتنەوەیکی دیکە و جێگەیەکی دیکە و بەرنمەیەکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ سوپاس بۆ کۆمپانیای دۆلفینسی کە سپۆنسەری بەرنمەکەی کردین خواتان لەگەڵ